کۆمەڵکوژی نەتەوەی کورد لە کۆمەڵکوژی دەرسیمەوە سیرکەی نزیکی 100,000 کورد کۆمەڵکوژ کرا دواتر کۆمەڵکوژی کیمیابارانی هەڵەبجەیە و هەروەها کۆمەڵکوژی ئەنفالە و دواتریان کۆمەڵکوژی زیەکانە بەدەستی داعش و هەروەها دواتری نیشان کە ئێستا باسەوە دەکرێت کە گریلاکانی پەککە لەلایەن ڕژێمی تورکیا بە چەکی کۆکوژی کیمیایی بردومان کراون. ئێمە بۆی کاو زامنی ئەو بکەین کە کۆمەڵکوژی دووبارە نەبێتەوە پێویستە شەرعیەتێک لە ئامەد و لە محابات لە هەولێر لە قامیشلۆ وەربگرین و میکانزمی شۆڕش بگۆڕین بۆەوەی کە بتوانین بە یەکگرتوو ڕوبەڕووی فاشیزم دەبینەوە چۆک بە فاشیزمدا بدەین. تورکیا لە هاوپەیمانەتی ناتۆدا هاوپەیمانەتی ناتۆ استقلال دەکات بۆ بە بەدەستگەیشتنی بە باشترین بەهێزترین چەکی سەردەم بۆ ئەوەی کە بەرامبەر میلەتی ئێمە بەکاری بێنە و پێشێلی سیادەی عراق دەکات و دێتە قوڵایی خاچی هەرێمی کوردستانەوە. لایەنی کوردی و لایەنە سیاسی کوردیەکانی باشووری کوردستان هیچ فشارێک ناخەنە سەر حکوومەتی عراقی بۆ ئەوەی کە ئیدانە یان پرۆستۆیە و دۆخە بکات کە ئەو دەرجەژیانە بکات کە تورکیا دەیخاتە سەر هەرێمی کوردستان. تەمەنا دەکەم لایەنە سیاسیەکان لە هەموو پارچەکانی کوردستان یەکگرتوو ڕوبەڕووی ئەو هێرشانەی داگیرکەران بنەوە کە دەیخەنە سەر هەرێمی کوردستانەوە بۆی بتوانن چۆک بە فاشزمی و دەوڵەتاندا بدەن. شەهیدکردن و بریندارکردنی گەریلە و خەڵکی بێدیفاعی خەڵکی مەدەنی کورد بە چەکی قەدەغەکرا و کە بە هیچ سیاسا و پێوەرێکی نێونەتەوەیی ڕێگا پێدراو نییە. تورێک ڕژێمی ئەردۆگان بەرامبەر بە گەریلا بەرامبەر بە باشووری کوردستان بەرامبەر بە ئەو هاوڵاتیانەی کە پارچەکانی ترن لە کوردستانی لە هەرێمی کوردستان جێگایان بۆتەوە لێمان دەدا لێیان دەدا شەهید دەکرێن بیندا دەکرێن. بێدەنجی حکوومەتی عراقی و دەسەڵاتدارانی هەرێم ڕێخۆشکەرە بۆ ئەوەی دەسەڵاتی تورک زیاتر پلە بەهاوێژێت و خاچی باشووری کوردستان داگیر بکە و بە تانک و تۆ بیسووتێنێن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە ئێستا حکومڕان لەو هەرێمە بۆ خۆیان پالکێشی بەشێکن لە پالکێشکردنی سوپای تورک لە پێناومانەوەی خۆیان لەسەر پۆست و ئیدارەدانی وڵات و بەهەدەردانی داهاتی وڵات و دزینی ئەوانە جێگای ئومێد نین بە هیچ شێوەیەک بۆ کورد. داوا لە ڕۆشنبیران لە کەساتیەکانی ناوچەکە دەکەم کە بە هەمویان بەهێز و توانای خۆیان بگەنە گەڕ پێیان بدرێتە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کە چیتر هاوکار نەبن بۆ داگیرکردنی خاکمان لەلایەن سوپای تورک و ئەردۆگانەوە.